کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک تیمێکی بەهێزی وەزاری بەشداری لە کابینە هەشتەمی حکوومەت یاریمی کوردستان کرد و وەزارەتی کشتتوکاڵیش وەکو پشتی کۆمەڵ دیاری کرا کە بە شایەتی دۆست و نەیار لە ڕابردوودا وەزارەتی کشتتوکاڵ لە ڕیزبەندیدا لە دوا پلەی وەزارەتەکاندا بوو، بەڵام وەزیری پێشووی کشتتوکاڵ کە سەر بە کۆمەڵی ئیسلامی بوو توانی لە ڕێگەی ئەو وەزارەتەوە زۆرترین خزمەت بە هاوڵاتیان و جوتیاران بگەێنێت و هاوڵاتیان بەبوونی وەها وەزارەتێک ئاشنا بکات و بهێنێتە ڕیزبەندی باشترین وەزارەتەکانی حکوومەت یاریمی کوردستان. ئەو پلانی کە دانراوە هەمومان تقریبان درێژە پێدەری ئەو پلانانە بووین و جەنابی وەزیری پێشووش مامۆستا عەبدولستار کەسێک بوو لەو کەسانی کە بە خەمخۆری و هاوکار و پشتیوانی ئێمە بوو بۆ بەرنامە و پلانەکانمان. بۆیە هیوادارین یعنی هەموو ئەو بەرنامە و پلانانی کە داڕراوە لە ڕابردوودا ئێمە درێژە پێدەری بین و چاکاریشی تیا بکەین و بەرەو پێشەوەشی بەرین. لە ساڵی 2014 پلانی ئەوماندانا کە ژمارەیە کارگەی زەیتی زەیتون لە کوردستانە دامەزرێنین تا لە ساڵی 2016 و 17 ڕێکەوتین لەگەڵ ئیتالیەکان لەگەڵ وەزارەتی دەرەوەی حکوومەتی ئیتالیا. خۆشبەختانە توانیمان کارگەیەک دامەزرێنین لەسەر بودجەی ئەوان تەوان بەشێکیشی بودجەی خۆمان بووەکو حکوومەتی هەرێم. لە کار و چاڵاکیەکانی وەزیری پێشووی کشتتوکاڵ و لە چوارچەوەی بنیادنانی چەندین پرۆژەی گرنگ بۆ هەرێمی کوردستان کارگەی زەیتی زەیتونی کردەوە کە کارگەکە لە ئێستادا توانای ساغکردنەوەی بەرهەمێکی زۆری زەیتونی جوتیارانی لە ناوخۆ هەیە. ئەو کارگەیە ئەوە ساری سێمە ئیش دەکاتن ڕۆژانە تاقی ئەو معاملەی 24 تەنە شەو ڕۆژ 24 ساعت هەر ساعتی تەنەکە زۆر پێدڵخۆشن لەبەر ئەوەی زۆر بە ڕێکوپێشی پێشوازیان دەکەین ئیشەکانیان لۆ دەکەین و ئەوان خۆیان هەموو هەرچی دەتە ئەو معاملەی خۆی بە سەعیب ئەو معاملەی دەزانیتن. ئەگەر زەیتونەکە نەوعەکەی خازئی زەیتی بیتن و نەوعەشی باش بێت لە 100 کیلۆی 15 کیلۆ دەکەی، یعنی هەر تەنەک 150 کیلۆ زەیتێکە. پیاوەشی دیارە هەموو کەس لێ رازیە لەبەر ئەوەی دیارە ئیش کردیە، هەر کەسێکی شکووا خەرک لێ رازیە تەوانەوە نییە. ئەمەش وەکو کۆمەلەی هەرەوەزی زەیتی زەیتون زۆر لێ رازینە سوپاسیشەکەین، هاوکاریشی کردین لە ئیفتیتاحەکەش شاد بەخۆی لێکۆنە ئازر و ئیفتیتاحەکەی کرد. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کابینەی ڕابردوو چەند وەزارەتێکی گرتە ئەستۆ کە بەهۆی خزمەتکردن و دڵسۆزی بۆ خاک و خەڵک و پیشەکانیان لە کاتی جێهێشتنی وەزارەتەکان فەرمانبەران و هاوڵاتیان بەداخ و حوزنەوە ماڵ ئاوایان لە وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی دەکرد. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.